بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دۆخی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە قەیراندایە و پێشبینیش دەکرێت یاسایی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە لە ساڵی 2006 تاوەکو ئێستا باز لەوەکەی بە بڕی 52 میلیارد دلار وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کراوە، بەڵام زۆربەی پرۆژەکان لە بواری یەکەی نیشتە جێبوون و کەمتر لە بواری کشتتوکاڵی و پیشەسازی وەبەرهێنان کراوە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین لە پەرەکانی بەردەم پرۆسەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا چین وایە کوێی یاسای وەبەرهێنان پێویستی بە هەموارکردنەوە هەیە و بۆچی زۆربەی پرۆژەکانی وەبەرهێنان لە بواری نیشتەجێکردن ئەنجام دراون و بۆچی نەتوانراوە هەلی کاری پێویست لە بواری وەبەرهێنان بەرەخسێنرێت. وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە قەیراندایە، یاسای وەبەرهێنانیش هەموار دەکرێتەوە. لە پرۆژەکانی وەبەرهێنان زیاتر گرنگی بە دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون دراوە. وەبەرهێنان لە بوارەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری لە ئاستێکی زۆر نزمدایە. یاسای وەبەرهێنان کە لە ساڵی 2006 پەسەند کراوە، ئیمتیازێکی زۆری بەو سەرمایەدارانە داوە کە لە بواری یەکەی نیشتەجێبوون کاریان کردووە، بە جۆرێک زەویەکەیان بێ بەرامبەر پێدراوە و ئەو کەرەستانەشی لە دەرەوە هاوردەیان کردووە گومرگیان لێوەرنەگیراوە. هەروەک دروستکردنی ژمارەیەکی زۆری یەکەی نیشتەجێبوون نەبووەتە هۆی چارەسەرکردنی کێشەی کرێنشینان و کەمترین خەڵکی هەژار لەو پرۆژانە سوودمەند بوون. هەروەها لە بواری پیشەسازی و کشتتوکاڵدا نەتوانراوەوە بەرهێنانی پێویست بکرێت و لە ڕێگەیەوە ئاسایشی خۆراک دابین بکرێت. ئێستا هەرێمی کوردستان لە سەدانەوەی پێداویستیەکانی لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکات و بەو هۆیەوە پارێکی زۆری خەڵکی هەرێم لە کڕینی پێداویستی ڕۆژانەیەکان بۆ دەرەوە دەڕوات. بە بڕوای شارەزایان ئەگەر حکومەت وەبەرهێنانی لە بواری کشتتوکاڵ و پیشەسازیە خۆراکیەکان ئەنجام دابایە و ئاسایشی خۆراک دەهاتە کایەوە و ژمارەیەکی زۆری هەلی کاریش بۆ بێکاران دابین دەکرا. ئەمە جگە لەوەی حکوومەتی هەرێم وەک پێویست گرنگی با وەبەرهێنان لە بواری گەشت و گوزاردا نەداوە. ئەمە لە کاتێکدا هەرێمی کوردستان ناوچێکی پڕ لە شوێنی خۆش و سەرنجڕاکێشە و زۆربەی ناوچەکان شاخاوین و دیمەنی سروشتی جوانی تێدایە. بە پێی ئامارەکان لە هەرێمی کوردستان لە نێوان 45 بۆ 50 میلیارد دلار مۆڵەتی وەبەرهێنان با پرۆژەکان دراوە. لەو بڕژ نزیکەی 25 بۆ 30 میلیارد دلار قەبارەی پرۆژە وەستاوەکانی وەبەرهێنانە. بە گوێرەی زانیاریەکان حکومەت دەیەوێت یاسای وەبەرهێنان هەموار بکرێتەوە بۆ ئەو مەبەستەش پرۆژە هەموارکراوەکە پێشکەشی پەرلەمانی کوردستان دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر دۆخی وەبەرهێنان میوانداری بەڕێز یاسی مەحموود وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان و سەرۆکی لەقی سلێمانی یەکێتی وەبەرهێنەرانمان کردووە. بەخێر بێ کاک مەلا یاسین، زۆر سپاس دەکەین. ئەگەر سەرەتاڵەوە دەست پێ بکەین بزانم ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان هەبوو وەکو دەستەی وەبەرهێنان و یەکێتی وەبەرهێنان، چی بڕیارێک درا؟ هیچ بڕیارێک لەبارەی وەبەرهێنانەوە درا؟ بەڵێ بەناوی خوای گەورە میرەبان دووبارە سپاسدانەکەم کە بەیناوبین وەک وەبەرهێنان بەس وەبەرهێنەران و وەبەرهێنان بە سەرمانەکەنەوانێ واستەکەت چەنە جەناب درەنگ دەی بەحەقەت من لێت ناشارمانێ من پێم خۆشە بە تایبەتی لە کەناڵەکە جەنابتانەوانێ باسی دۆخی ئابووری زۆر بکرێت و باسی وەبەرهێنانیش بکرێت، چونکەم لە هەرێمی کوردستانە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئەو خەڵکانەی کە زۆر سیقۆمەتوانیان بە وەبەرهێنەر و وەبەرهێنان هەیە تاوەکو ئێستاناش لە تاوی هەرێمی کوردستانە لە سا 15 بۆ لە سا 20 پەڕ ناکات. یعنی لەسەر تاسەری هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە ئێستانە بڵین یاخود ئەگەر حکومەت بڵێ یان ئێوە بڵێن یان حیزبە سیاسیەکان بڵێن وەبەرهێنان ئەتوانێت بێتە فاکتەرێکی گرنگ بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە ڕووی تێکردن مەبەستم قەیرانەدارایەکانە، تەنها ئەگەر ڕاپرسی بکەنەوە کەناڵێکی باشن لە 15 بۆ لە 20 خەڵگەڵێ دەتوانێت وەبەرهێنان ئەوە بکات، لە 1970 نەخێر. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە لە ماوەی ڕابردووە بەداخەوانێ نەمانتوانی بە هەموو لایەکمان
وەبەرهێنانێکی نەوعی تەندروست کە ببێتە مای دروست بوونی ژێرخانێکی واقعی لە هەرێمی کوردستانە دروست بکەین. جا ئێستا مشکلەکە لەوایە احتیمالی هەیە جەنابەت یەکسەر کە منە بینی سێر بێ بەلاتەوە بڵێ وەبەرهێنەرێک کە خۆی نابانگی دەرکردو و چەندین پرۆژەی کردووە بۆم قساکات، بەڵام ئێمە نابێ بەڕاستی لە کونی دەرزیەوە یاخود لە پەنجەرۆ سێری واقعی وەبەرهێنان بکەین. ئەگەر ئێمە بە جوانی دەرگاکە بکەین و سەیری وەبەرهێنان بکەین، ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر لە ماوەی ڕابردووە مەبەستمان بووایە و هەروها حکومەت ئیرادەیەکی بەهێزی هەبوایە و تەداخل نەبووایە لە بابەتی وەبەرهێنان و پرۆژەکانی وەبەرهێنانە، دڵنیابە لەوەی ئێستا هەرێمی کوردستان بەو ژێرخانەی کە ئەیبوو تەحەدای زۆر شوێنێ کرد، نەک تەحەدای ئێستا ئەو حکومەتە مەرکەزی عێراقیە کرد کە شەو ڕۆژۆڤدەکانمان لە بەغا کەوتون بۆی قەناعەتیان پێ بکەین تۆزێ پارەمان بنێ، بەڵکو وڵاتانی دراوسێش دەرەقەتی ئێمە ناهاتن لە ئابووریە، چونکە مەناخی هەرێمی کوردستان وەک ئەمڕۆ لە کۆبوونەوەکەمانە باسمان کرد، ئەو مەناخەی کە هەرێم هەیەتی لە ڕووی جوغرافیەوە خوای گەورە میهرەبان ئەم هەرێمەی وا بۆ دروست کردوین هەر هەشت سێکتەرە گرنگەکەی وەبەرهێنان کە لە جیهانە مای بایاخی بەردەمی وەبەرهێنەرانی گەورەی دنیاە هەر هەشتی لە هەرێمی کوردستانە تەواجودی هەیە و لە هەر هەست سێکتەرەکەی وەبەرهێنانە زۆر بە ئاسانی دیارە سێکتەرەکان وەبەرهێنان زۆرە، بەڵام هەشتیان هەشت تەوان ئەوەی کە زۆر گرنگە سێکتەری پیشەسازیە کە ئەمڕۆ زۆر وڵاتپی ڕزگارێ بێت پێویستی بە وزەنیە گەشت و گوزار سێکتەرێکی زۆر گرنگە. ئەمڕۆ زۆر وڵاتن ئێستا هەنێ وڵات دروست بووە تەنها پشت بە سێکتەری گەشت و گوزارە بەستێت، زۆر وڵاتی یعنی لەسەر ئەرزە ینی لە نەوت گرنگترە بۆ ئەوان سێکتەری کشت و کاڵ، ینی تۆ ئەگەر بڕۆی بە سێکتەرەکانی وەبەرهێنانە بڕۆی سێکتەر تەمان لە هەرێمی کوردستان لە 13 سێکتەرا وەبەرهێنان کراوە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دایما مستەسمیر لە هەموو دنیاە سەیری هەر شوێنەگەکە سەیری ئەو هەست سێکتەرە ئەکات، ئەوانە هەم پرۆژەن کە خۆی بۆ خۆی قازانجێکی زۆر گەورە بۆ وەبەرهێنەرە گەیەنێ و لە هەمان کاتیشە پرۆژەن بۆی ئەو وڵاتە لە مەینەتی و لە مەشاکیل و لە کۆمەڵی مشکلە نەجاتدا کە ئێستا ئێمە بینین هەنێ لە وڵاتان پێوە ئێناڵێن و ئێمەش ئەم هەرێمە و بگرە عێراقیش زۆر گیرۆدەی ئەوەین کە ئێمە بەداخەوانە هیچ وەختێ پشتمان نەبەستووە بە ژێرخانی ئابووری خۆمان. کاتێک کارێم لەبار بێ هەموو بنەماکان تداوێت بۆ هەموو سێکتەرەکانی وەبەرهێنان کە بەڕێزوتە هەشتیان زۆر سەرەکین، ئێوە کاری چیە کە تەنها لە بواری شتە جێبوون زیاتر گرنگی پێدراوە خەلەکە لە حکومەتی یاخود لە وەبەرهێنەرەکان لەخۆ بێمتمانە هەیە بەشێکی پەیوەندی بە وەبەرهێنەران کە پرۆژەکانی وەکو پێویست ئەنجام نەداوە. من ئەمێ ڕۆژێک لەم پەیامە بەیەکەوانێ بین بەیەکەوە دانیشین بەرنامەیە بکەن، من بەرنامەکە پێشکەشەکەم تۆ وەڵام بەرەوانەیە مەبەستم خوانە خواستە بە خراپی نییە کە ئێستانە مەبەستم ئەوەیە تۆش بەقەدەر من زۆر جوانتر تێگەشت و کێشەکانمان چێ لە هەرێمی کوردستانە، تۆ ئێستا بەقەی وەبەرهێنەرێکی لێزانانی ئەوەندە بەرنامەی ئابووری پێشکەش کردووە ئەوەندە خەڵکە داوەت کردووە لێرە، بەڵام حەزەکەم جارێ بە پێشەوەی وەڵامی ئەو پرسیارەت بەمەوە بۆچی ئێمە تەنها یەک دو سێکتەر ڕەنگی داوەت لە کوردستانە ڕەنگی داوەتوانێ با پێشەوە باسی کۆبوونەوەکەی ئەمڕۆ بکەم، چونکە من پێشێکێکم دانا پرسیارەکەی پێشووتر لە بیرمان نەچێتەوە. کۆبوونەوەکەی ئەمڕۆ تەمان لەسەر داوای یەکێتی وەبەرهێنانی کوردستان لە قستێمانی بوو، کۆبوونەوەکی گرنگ بوو، هەنێک کێشە و گیرۆگرفتی گەورە هەیە بەجددی ئێستا لە هەرێمی کوردستانە لە بەردەم پرۆژەکانی وەبەرهێنانە. ئێوە سەیری کارنامەکەی حکومەتی هەرێمی کوردستانتان کرد لە سەرەتا ئەم کابینەیە کە خوێندیەوە کە سەیری کارنامەکەکەی بەبێ وەبەرهێنەر و کەرتی تایبەت ئەو کارنامەی جێبەجێ ناکرێت. لە هەمان کاتە سەیری وەختێکە پەرلەمان ئیستیجابی سەرۆکی حکومەت و وەزیرەکان و جێگری سەرۆکی حکومەتی کرد زۆری پێچوو. من لە یەکێک لە وڵاتەکانی دەرەوە بووم لە شوێنە دانیشتم سەیری بەرنامەکەم کرد، سەیری ئەو ئیستیجابم کرد گرنگ بوو بەلاموانێ وابزانم هەڵام نەکرد بێت پتر لە 13-14 ساعت حکومەت جوابی داوە. ئەگەر دیقەت بی لە جوابانەوەکانی حکومەتە لە پەرلەمان کە پرسیارەکانی ڕوبەڕووکرابووانێ زۆربەی زۆری ئەو وەڵامانە بەڕێز سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت وابەستەیان کردبوو بە وەبەرهێنانەوە، ئێمە لە ڕێ وەبەرهێنانەوە توانین ئەو بکەین، ئێمە لە ڕێ وەبەرهێنانەوە توانین ئەو بکەین لە ڕێ. بەڵام ئێمە تەبەن بۆچی داوایم کۆبوونەوەمان کرد؟ ئێستا لە ناو حکومەتی خۆمانە دوو ئیرادە دروست بووە. ئەم حکومەتی هەرێمی کوردستانی ئێستا ئیرادێکیان بۆ ئەوەیە کە وەبەرهێنان ببێ بە فاکتەرێکی زۆر گرنگ بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان لەم دۆخە ئابوورە سەختانەی کە ڕوبەڕووی بێتوانێت لەم کەم بوودەی کە هەیەی
نەختینایە لە پارەیە لە داهاتە ئەو بەعزێک لەنا حکومەتی خۆمانە هەوڵ بۆ ئەمادەن کە ئەمە سەر بگرێت و وەبەرهێنانێکی ڕاستەقینە بکرێت و بە تایبەتی لە سێکتەری پیشەسازی و گەشت و گوزار و کشت و کاڵ و ئەمانەیە واروها هەوڵیش بن هەنێ لە سێکتەرەکانی تر وەک پەروەردە و تەندروستی و هەروەها ئەو سێکتەرانی کە حکومەت ئێستا خزمەت گوزاریەکان کە گیری خوارە بەدەستیەوە کارەبا و ئەوانە ئاو هەتا جادە و بان و سەد و هەتا کۆتایی ئەمانە تەحویلکەن بۆ وەبەرهێنان بەڵام هەر لەناو حکومەتە ئیرادەیەکی تر هەیە زۆر دژی وەبەرهێنانە نەک دژی وەبەرهێنانە بەڵکو ئەوەی بەشی دووهەمیان هەوڵ ئەدەن بۆ ئەوەی ئەستەن هەرچی ئیمتیازێک درراوە بۆ وەبەرهێنەر کە یاسای وەبەرهێنان یاوێتێ کە بڕیارەکانی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان یاوێتێ ئەیانەوێ ئەمانە هەر هەمی لە وەبەرهێنەر بسێنەوانەیە و حتا ناوی وەبەرهێنەر لەلای ئەوان ناوێکی زۆر ناشیرینە و تیاشیانە هەیە لەوانایە کە لە پلەی باڵان ڕقیان لە وەبەرهێنەرە ئێستانا ئێمە بێبێن چی بکەین کە تۆ سیرەکەی لەناو حکومەتەکەی خۆمانە ئەم دوو ئاراستە هەیە دوو ئاراستەی جیاوازەیە ئاراستەیەکیان بە ئارەزوی خۆی چەکوشی بەدەستەوەی ئەیا لە سەری وەبەرهێنان و لە وەبەرهێنەرانیەدات و لە پرۆژەکانی وەبەرهێنانیەدا بووی وەبەرهێنان پەکی بکەوێ کە لە دەرئەنجامەکەی زەروزیانە بۆ ئابووری هەرێمەکەمان لە قازانجی کەس نییە وەبەرهێنەری نیشتمانی مایەپووج بێ لە قازانجی کەس نییە پرۆژەکانی وەبەرهێنان بۆستێ لە هەمان کاتا بەشی دووەمیش هەوڵەدا نەخێر ئەبێ وەبەرهێنان زیاد بکرێت و باسی هەزار پرۆژە کرێت و باسی چێکرێت تا کۆتایی بۆ نمونە یەک نمونەی زۆر بەسیتی دێمێ ئێستا بابەتی زەریبە بۆ بابەتێکی زۆر سیر و سەمەرە لە کەرتی تایبەتەمە بەس بەڵێ ینی ئێمە دەستخۆشیەکەین لە بەڕێوەبەرایەتی گشتی باجی خانوبەرە بەڕێوەبەرایەتی گشتی باج لە کوردستانە بۆ پەیڕەوکردنی سیستەمێکی واقعی بەڵام لە چوارچێوەی یاسا و دەستوری عێراقا لە چوارچێوەی یاسا و دەستورە بۆ تەنزیمکردنی باج بە شێوازێکی دادپەروەرانە سەپاندنی بەسەر هەموو لایەکە بەبێ جیاوازی بەڵام کاک حەکیم ئەمەی کە ئێستانە لە کوردستانە ئەکرێت تا ئێستانە لە باج و لە داهات کۆکردنەوەیە شەلم کوێرم ناپارێزم سیستەم نییە و ئەتوانم بڵێم من ئەوەندەی کە تێگەشتوم و کۆمپانیاکان ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن لە ئۆفیسەکانی یەکێتی وەبەرهێنان ئەمە تەنها دژایەتیکردنێکی سەرسەختی وەبەرهێنانە و هەموو ئیمتیازانەی کە دراوە بۆ وەبەرهێنەران بۆ جێبەجێکردنی پرۆژەی گرنگ و استراتیژی لە هەرێمی کوردستانە ئێستا زەریبە ئەوێ لێ وەرگێتەوانێ و خەڵکێکی زۆریش ئەمەی پێخۆشە بەڵام بەداخەوانێ لە پەیام زۆر جار قسەم کردووە قسەکانم ئەگەر لە 100 جووا دەرنەچوو بێ زۆر جار پێکاومە ئەمەش لای خۆت بنووسە ئەگەر ئابەم شێوازەی ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی باجدا لەو دووسێ ڕۆژەی پێشوش سپاس و پێزانینێکیشیان لە سەرۆکی حکومەتەوە وەرگرت نەک سپاس و پێزانین بۆ بەڕێوەبەرە گشتێکە بەتەنیا سپاس و کورە بۆ حرەسەکەی بەردەرگات تا کۆتایی جا بزانێت کە دوای ساڵە دو ساڵی تر نەتیجەکەی چیە بێ بینوسە لای خۆت نەتیجەکەی بریتێ بێ لەوەی دەیان پرۆژە پەکێکەوێ دەیان کۆمپانیاسە زۆر کۆمپانیا چێ مایەپووجبوونی خۆی ئاعلانەکات ئێستا زۆر کۆمپانیادا ساڵان ژمارەیەکی زۆر کۆمپانیا کرایوەستا کۆمپانیایەگە چێ بۆ زەریبە ئەڵێ هیچیشم نەکردو ئیسپاتێکا بۆ زەریبەکەی چی نەکردو ئەنجا زەریبە لێ وەرەگرن ئەڵێن ئەوکەی مشکلە ئێمە ئیش نەکردووە نەک زەریبەیەکی معقول وەگەوەی کە لە ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتووە هەیە زەریبەیەکی نامعقولی لێداواکەن مەجبورە سەر ڕۆژانە خەڵک فێر بۆ کۆمپانیەکان ئیفلاس پێەکەن و دایەخەن و ژماری کۆمپانیەکان کەمە بێتەوە لە لایەکی ترەوە ئەمە ئەمڕۆ هیچ نییە کە ئەمە ئەکەن پێمان خۆشە ئەگەر هەرچەند کۆمپانیا هەیە ئەگەر کۆمپانیای وەهمیان ئیشی پێ ناکرێ بەڵام بۆستە بۆ ماوەیەکی تر چی ڕوەدا هەزاران کەس هەلیکار لە دەزایە کەرتی تایبەتە باشە ئێستا احتیمالی حکومەت لەبەرەوەی پارەی پێویستە بۆ موچە و بەغاش شەڕمان پێفرۆشێ پارەمان نهاتێ بەڵام دوای ماوەیەکی تر ئێمە ئێستا کونێگە گرین لە گیرفانی ئەو بە هەموو جۆری حکومەت بیرەکاتەوانەوە کە نەسەر کۆمپانیەکان ئەو ئیمتیازانیان لێوەرەگرنەوە کە هیانە لەوە بەرهێنانە هەیە مەسەن بە پێچەوانەوە هەموو ئەمانە ئێستا ئێمە جێبەجێکەین بەس دوایی بزانێت چ کونێکی گەورەی ترمان تێبێت کە کەرتی تایبەتەکەمان بە تەواتی هەرمێنێتە خوارەوە بۆیە بەڕاستی جێی خۆیەتی ئەم بابەتی زەریبەیە حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێی خەڵکی زۆر شارەزا نەک لە وڵاتەکەی خۆمانە لە دەرەوە بین ئێمە بابەتی زەریبە بە جۆری ڕێخینەوانێ کۆمپانیا زل و زەباحەکانی کە دەیان گرێبەستی سیر و سەمەرە لەم کوردستان ناکراوە لە جیاتیەوە ئێمە بین پەنابەرین بۆ کۆمپانیایەکی داما و هاتووە مەسەلەن فکرێکی هێناوە دە 15 کارمەندی خسۆتە ئیشەوە دە 15 کەسی خسۆتە ئیشەوە پەنای بۆ بەرین یاخود ئەمە نا ئێستانا ئەوانەی کە یەکەی نیشتە جێبوونیان کڕیوە لە پرۆژەکانی وەبەرهێنان هەر کەسێکەیە خانووکی تاپۆکە داوای لە ساسی ڕسوماتی لەکەن
کابرا خانوویکی کڕیوە بۆ نمونە 50-60 دلار لە پرۆژێکی نیشتەجێبوونا حکومت قەرزیاوەتێ کۆمپانیاکە قەرزیاوەتێ مۆزەفی حکومەتە پارێکی زۆری لای حکومەتە ناتوانێت بڕۆ تەزدیدی پارەی ئاوەکەی بکە ئیکارەباکەی بکە لەو لاشۆ ڕسوماتی تاپۆداوای 2 ملیۆن 3 ملیۆن دیناری لێکن مەجبور تاپۆی ناکە ئەمە ئێستا بۆ بە ئیمتیازێ بۆ کۆمپانیەکان لە ناو کۆمپانیەکان ناچن لە ئەو کردنی فرۆشتنە چی لێکن ناوگۆڕنێکی بۆکەن تەرەفی 500,000 دیناریان 400,000 دیناری وەرەگرن تر پێویست ناچێت خۆی بخاتە ئەو بابەتی پارە زۆری و ئەم ئەوە جا بەڵام لە بەرامبەرە کۆمپانیا ئەو گرێبەستانی کە لە هەرێمی کوردستانە کراوە ئیشی من نییە بەڵام هەمومان ئەو ڕاستی ئازانین گرێبەستی بەرهێمێنانی کارەبا گرێبەستی کۆمپانیەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە ئینتەرنێت مابەستە ئەنتەرنێت گرێبەستی کۆمپانیەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە گواستنەوەی نەوت گرێبەستی هەموو کۆمپانیەکانی کە تایبەتە بە وزە لە کوردستانە گرێبەستی مەعمەلە زۆر گەورەکان چەندین گرێبەستێ لەم کوردستانە بەس ئەگەر حکومەت لیژنەیەکی باش دروستکە خەڵکانی پسپۆڕ و شارەزا بێن مانگانە ئەوەی کە ئێستا حکومەت ئەو 50 ملیۆن دلاری کە بە زەخت لە بازاری وەرەگرێ و بازار پێی تێگەچێت و کۆمپانیەکان پێی تێگەچن زۆر بە ئاسانێتوانە 100 ملیۆن دلاری پارە دەستکەوتوانێ بەجددی ئێمە ئێستا لە کۆمپانیای گەورەکان وەرناگیری بەس کارگە زان وەرگرتن چۆنی ئەساسن ئەو گرێبەستەوە ڕێکخراوە کە لی وەرنەگیرێ یان شتێکی وای لێوەرەگیرێ ئەم وەرگرتنە ئێستا سوودی نییە بۆ ئێستای حکومەت هێرێمی کوردستان ئێمە دووبارەیەکەمەوە من حەزەکەم ئەم ئاوای سەلێرەدانراوە من حەزەکەم حکومەت هێرێمی کوردستان باجی سەرخا بەڵام دانانی باج مۆزوعی باج بابەتێکی زۆر گرنگە هەر کەسێک لە دنیاە کە ئەوێ بانگەشەی هەڵبژاردن کە ببێ بە شتێک لە وڵاتێکە هەر حیزبێ هەر کەسێک لە وڵاتە گەورەکان و بێنە تا خوارەوانەیە یەکێک لەو شتانی کە باسێکن مۆزوعی باجە بەڵام ئێمە ئەڵێن بەم شێوازەی کە ئێستا نام دایرانەی باجی ئێمە ئەو بەڕێوەبەراتیانەی کە هەن با لەم بەرنامە گویان لێبێت ئەو دایرانە پێویستیان زۆر بەلەوە زیاتر بە سیستەمکردن هەیە پێویستیان بە کادێری زۆر زیاتر هەیە پێویستیان بەوەی هەیە کە بەرنمەیەکی زۆر واقعی پێڕەوکەن من دووبارەی ئەماکەمەوە شەلم کوێرم ناپارێزم پرۆژەکان و بەرنان لە ناوە بەزۆکو کارمەند ئێستا کارمەندی کردی تایبەتشی دەبێت باج بدە ئەوە قورسایی بۆ بڵێن ئەوانەی کە لە کەتی تایبەت کار دەکەن کێشەیەکە لەو خاڵە گرنگانەی کە پێویستی ئێمەم شەو باسی کەین ئەوەیە زۆر بەداخەوە هەزاران کارمەندی کەرتی تایبەت هەیە کۆمپانیەکان من لە کۆمپانیاکەی خۆمەوە دەست پێ یەکەم هەزاران کارمەندی کەرتی تایبەت هەیە کە مانگانە ئێمە پارەیان بۆ دەین بە زمانی ئیجتیماعی تاوەکو ئێستا تا ئەم دقەیە بەڕێزیشتان بەڕێبەرێکی گشتیتان هەبووە ئێستا بۆ بە پەرلەمانتار کەسێکی باشی هیوادارم سەرکەوتوو بێ و یەکێکی تر چۆتە شوێنەکەی بانیکەن با بەرنامێکی لەگەڵا بکەین تاوەکو ئێستش ئەو کارمەندانە ئێمە دڵخۆش نین بەو زمانەی کە لیان وەرەگیرێ چونکەم سندوقی زمان پارێکی جگار زۆری تیاهوو لەکوێ ئەو پارەیە بۆ ئەگەر تۆ لە من بپرسیت پارەی ئەوەی کارمەندانی کردی تایبەت کە بۆ کاتی خانەنشین بوونەوەیە هیچی ئێستا وجودی نییە تەبان حکومەت خەرجی کردو بەس نازانم بێ حکومەت بیگێڕێتەوە بەڵام من ئەگەر بڵێ بۆچی سوودی لێوە ناگرین ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێکرد یاسای کار و دەسەبەکردنی کۆمەڵایەتی یاسایەکی دەوڵەتێکی ئیشتراکی کۆنی ڕژێمی پێشووە یەک تۆز دەستکاریمان کردو بە جێمان هێشتووە بەڵام ئەو یاسایە بۆ ئێستای واقعی کوردستان نابێ ئێمە هەرێمی کوردستان لاف و هەروەها بانگەشەی دەوڵەتی ڕازمالیە کات ئەو یاسا زان چی مشکلەکە لە چیایە کەرتی تایبەتی هەرێمی کوردستان لەکەوە دروست بووە بە زۆری لە دوای ساڵ 2005 دروست بووە ئەی بەپێی یاساکە بێ و کارمەندە 25 ساڵیان تەمەنی بگاتە حدێکی ئەوە ئەنجا تەقاوت دەبێت ئێستا ئێمە نازانین یەک کەس تا ئێستا لە کەرتی تایبەتی هەرێمی کوردستان تەقاوت نەبووە و نازانین بە چەند تەقاوتێکن احتیمالی هەیە منیشی تاو بوو خانەنشینیش نەکراوە قوربان خۆی نەخێر نا چونکە ئێمە کەرتی تایبەتی هەرێمی کوردستان دە 15 ساڵە دروست بووە بەڵام دوای 10 ساڵی تر هەزاران کەس لە کەرتی تایبەتی هەرێمی کوردستانە تەقاوت دەبێت مەهیوادارن ئەو سنووقە مابێت و پارەکە بتوانێت بە بەڵام ئەساسەن یاساکە ئەوەندە لاوازە خەڵک ئیشتیهای نییە بێلای ئێمە ببێ بە کارمەند حەزەکەم یەک شتە پێ بڵم حەزەکە خەڵک ئێستا حەزەکە بە عەقد بڕوا لە لای حکومەت ئیشکە کە حکومەت بەو شێوازە پارەیاتێک کە ئەیبینن لە ساڵێکا 5 مانگ 6 مانگ معاژە درێ بەڵام نێتە لای ئێمە خەڵک حەزەکە بڕوا بە خۆبەخش لە بعضێ شوێنەکانی حکومەتە ئیشکە بۆ چونکە مەزانین لە لای ئێمە مەسیری نییە 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵ هەنێ لە کۆمپانیەکان بێویژدانانە ئەسڵەن زمانی ئیجتیماعیش ناکەن بۆ ئەو کارمەندانەی کە هەیەە ئەو زمانەی کە ئێمە نازانین لە داهاتوە عەرە بەڵێ ئەحسەن من ماکو لە هیچ باشترە هەر هەیبێ باشترە بەڵام زۆر لە کۆمپانیەکان ئەو خیانەتەشیان لە کارمەندەکانیان کردو زمانی ئیجتیماعی بۆ کارمەندەکانیان ناکەن باجەکەش ئیبارگرانی بۆ خودی موچەی کارمەندەکان دروست دەکات ئێستا طبعا بەڵێ ئێستا حکومەت دەوێت
طبعا ئاگادار بە برای بەڕێزم ئەم بەرنامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە خودی بەرنامەکە بەرنمەیەکی تەواوە تەندروستە کە باج ئەبێ ڕێ بخرێتەوانێ نەبووە لە دنیاە بەڕاستی دەوڵەتێک حکوومەتێک دروست بێ باج ڕێکخراو نەبرێ باج نەکرێ بە سیستەم ئێمە لەگەڵ خودی بەرنمەکەیان بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە پێی نیگەرانین ئەو باجەی کە لە هەرێمی کوردستانە وەرەگیرێت بە شێوازێکی نادەتپەروەرانە وەرەگیرێ کۆمپانیا گەورەکانی بواری تەکنەلۆژیا و وارووا بواری وزە و بواری نەزامچی و چی و بەرهەمێنانی نەوت و هەتا کۆتایی ئەم کۆمپانیانە وەک پێویست باجیان لێ وەرناگیرێ ئێستا بۆ نمونە ئەگەر کۆمپانیاکی گەورە مستەفید بێ لە شتێکە باجی تەواتی لێ وەربگیرێ بەڵام 50 کۆمپانیای بچووک کە خەریکێنە سەرسکەی خۆیان نابێمانە تەفنیشکرێن لەبەرەوەی ئەم فڵان کەسی لە پشتەوەیە یاخود بەعزێ جار حتا من شەرمەکەم بەڕاستی لەوەی کە ئەم قسەیەکەم بەعزێ جار هەنێ بەرپرسی حکوومەتمان هەیە لە ترسی ینی من هیوادارم قچێکا ڕۆژە لە ڕۆژان خۆێمە ئەم بەرنامانە ئەەکەین زۆر جار ئێمە لەسەر ئەم بەرنامانە بانیان کردوین قسەمان کردووە ڕوونکردنەوەمانداوە بانگمان ڕوونکردنەوە بین بەڵام بەجددی نابێت ئێستا من ئەم حکوومەتە ئێمە خۆی حکوومەت وای لێ بێت ڕێگا خۆشکە بۆ دایرەی باج بە هەموو جۆر و شێوازێ بکەوێتە خەڵک پارە لە خەڵک بسێنێ گوێنەیەتە لەسەرەوەی لێسەندنی ئەم پارانە دوایی چی بە دوای خواهێنێ بێمە دیراسە بکرێ بە تەواتی باجێکی واقعی دابنرێت بەپێی واقعی ئێستای کۆمپانیەکان بەپێی ئیشوکاری کۆمپانیەکان بەپێی داهاتی خەڵک بەپێی وەزع و گوزەرانی خەڵک ئێستا تۆ خۆت باش دەزانی هەر ئێستا ئێمە با لێرەوە باسیەوە بکەین ئەگەر باج ئاوای لێبێت و نرخی کارە باش بەداخەوە بۆ ماڵان بۆ زانی بۆ بازرگانی گەشتە چەنە 150 دینار عێراق 6 دینارە عێراق ئەم شەو ئێمە بڵێ لە عێراقا 6 دینارە ئێستا لە هەرێمی کوردستانە لەم مانگەوە لە سەری مانگی داهاتوانێ 150 دینارە بۆ هەرچەند بڵێن ئێستا ئێمە لە زۆربەی مۆڵەکان لەمە دوابێ مۆم داگیرسێنن ناتوان کارەبا داگیرسێنن ئەبێ مۆم داگیرسێنن ئەوەندە کارەبا گرانە بێت یعنی ئەم نرخەی ئێستای کارەبا هەر بۆ یەکەیە چیە بۆ یەکێک 6,000 بەڵێ وحدەی کارەبا ئێستا بوو بە 150 دینار ئێمە با نەچینەوە تەفاسیلەوە نەئیشی منە نەئیشی جەنابدا دینارە بەڵێ عێراق 6 دینار ئێستا بۆ بازرگانی بۆ پیشەسازی گران بوو ئێستا بۆ کشت و کاڵ خەڵک کاکە بۆ ئەم وڵاتەی تۆ بەستێم گەێنە تۆ ئەگەر تەشجیعی نەکەیت هانی نەیت با دێ خۆشبوون لە باجی لێ بسێنی نرخی کارەباکە لەسەر گران کەیت لە هەمان کاتە ئەعفای گومرکەکەی لێ بسێنی تۆ بۆچی بێ لێرەوە بەرهێنان کات ئێمە هەنێ لەوە بەرهێنەرەکانمان ئێزانە ڕۆشتون لە جۆرجیا و لە وڵات شارەکانی تری عێراق و لە نەجەف و لە زۆربەی ئێستا کەم وەبەرهێنەری کورتێ لە شارەکانی تری عێراقا لە تورکیا لە وڵاتانی دەرەوە لە خلیج دەکەندا وەبەرهێنان نکات لە جۆرجیا من وەبەرهێنەری ڕەفیقم هەیە دوێنێ چوم سەیری ئیشەکانیم کردو لە جۆرجیا خەڵکی هەولێرە بەڕاستی جوانترین ئیشی پێشکە سەر وەزیرانی وڵاتە بە تایبەتی خۆی ڕۆشتۆ بۆ لای بۆ مەشروعەکە و چەند ئیمتیازی وەرگتۆ لەوێ باش ئەمانە کێشەکانی ئێستای بەردەمی پرۆژەکانی وەبەرهێنانن کارگەشت داخراون یعنی کارگەی بچووک بۆی زۆربوونی باج و نەزام کرێس و تەمەنی کارگێکی زۆر داخراوە بەرێنەرێکی زۆر کارگە بچووکەکان حەزەکەم ئەو ڕاستی ئاشکرا بکەم لە ئێستاە بەڕێز سەرۆکی دەستی وەبەرهێنان کاک دکتۆر محەممەد شکوری بەڕاستی حەزەکەم یعنی ئێمە کە قسە ئەکەین ئەبێ هەنیشتی واقعیش باسکەین طبعاً لەم کابینا بۆ بە سەرۆکی دەستی وەبەرهێنان بەڵام ئەم ئێکێکە لەوانەیە کە ئیرادێکی زۆر بەهێزی هەیە واروەها بیرکردنەوەکانی واروە ئاراستەکانی بۆ ئەوە هەیە کە ئەبێ بە هەموو جۆرێک وەبەرهێنانی هەرێمی کوردستان بچێتە سەر ڕاستە ڕێگای خۆی نەخشە ڕێگای وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێ و ئەم پیاوە دەرکەوت بەوەی کە هەر لە هەڵەبجەوە دەستی پێکردووە یەتە شارە گەورەکان ئەڕوا بۆ قەزا و ناحیەکان و ئێستانە ئەمڕۆ خۆشبەختانە مژدەی دانێ لیژنەیەکی دروست کردووە لە دەستی وەبەرهێنان ئەم لیژنەیە چەند سەردانی قایمەتەکان مدیر ناحیەکان هەمیەکەن بۆ وەبەرهێنەر نایە بۆلاتان کێشەکانتان چێ پێمان بڵێ ئەمە جێگای دڵخۆشی و دەریش کەوت کەسێکی ئەکادیمە چکومە مەجاران نەمانە ناسی نەمانەزانی کێ بەڵام ئێستا دەرکەوتۆ کەسێکی ئەکادیمی و ئەمڕۆ پێشی ڕاگەیانین کە ئەو لە پشتی پرۆژەکانی وەبەرهێنانەوە بە جۆرێک گۆستێ بەڵام بە مەرجێ شەرتی دانا بۆ ئێمە مەرجەکەی ئەو بوتی بە مەرجێ ئەم سێ سێکتەرە گرنگە بەلای منەوە پیشەسازی گەشت و گوزار کشت و کاڵ ئەم سیانە چ وەبەرهێنەرێ وەبەرهێنەرێک ئەگەرێ بڕوا لە ئاکریشکە با بێم من وەک سەرۆکی دەستی وەبەرهێنان لەوێ ئەعلانیکەم ئیمتیازی زۆر زیاتری شێ دەمێ لەوەی کە هەیە لە شارە گەورەکانە ئەگەر بەم ئیرادە و ئیشکرێکا کە حەکیم ئەبێ ئێمە هەمومان مەمنونی خوابین کە خەڵک بخەینە ئیشەوانێ من تێناگەم یعنی ئێستانە بۆ ئەبێت هەموو وەبەرهێنان یعنی کە تۆ باسی بۆ نمونە بیداتی بەرنامەکە دوا بوو وەبەرهێنان لە قەیرانە بۆ بێ بڵێن وەبەرهێنان لە قەیرانە ئەی مەسەلەن ئێستا بەڵێ وەبەرهێنان لە قەیرانە ئەمە لەگەڵ تام ئەی نابێ ئێمە ئێستاەوە بزانێکین ئەم دقەی کە من لای تۆ دانیشتوم
بەداتا لامەلەیەکێتی وەبەرهێنانی کوردستان 79,000 کەسی وەک جەنابەت بە معاشی ڕێکوپێک کە لە کاتی خوا مەعاش وەرەگرن لە پرۆژەکانی وەبەرهێنانە ئیژەکەن باش ئەگەر 79,000 کەس بەڵێ لە سەرتاسەری کوردستانە بەس کاگەرەمانە بێنە وەک زانی چی لە ساڵ 2013 چەند کەس لە پرۆژەکانی وەبەرهێنانی شەکرد 313,000 کەس ئەلەم پەیامە من بەرنامەم کردووە بڕۆن مڕاجعە بکەنەوە لە یوتیوب یان سەیرێکی بکەن زانەوایە باش ئێمە بزانە چەنە هەلی کارمان لە دەستداوە لە زمانێکا کە لە ساڵی 2013 زانی بای چەنە مۆڵەت درا لە هەرێمی کوردستانە لە یەک ساڵە 13 ملیار دۆلار مۆڵەت درا مۆڵەتی پرۆژەی وەبەرهێنان درا لە یەک ساڵە وەکەم پرۆژە نیشتە جێبوونیشی تیا بوو چونکە تۆ پرسیارێکت کرد پرسیاری دووەموتە بۆ هەر لە نیشتە جێبوونە بەڵام لە 2013 لەبەرەوەی حکومت لە 100 ئاراستی بۆ وەبەرهێنان بوو چەندین معمەلی گەورە و ئوتێلی گەورە و پرۆژەی گەشتیاری ڕێکوپێک لە 2013 مۆڵەتی وەرگرت بۆیە بەڕاستیە بێ ئێمە ئێستا هەموو هێز توانای خۆمان بخینەوە گەڕ بۆچی ئایا تۆ ئەوازان لە ساڵ 2014 و ساڵی 2020 6 ساڵە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان لە هیچ شوێنە دانامەزرێن ئایا تۆ ئەزانیت کاک حەکیم هەتا ساڵی 2025 حکومت هیچ بەرنامێکی نییە یەک نەفەر لە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان دامەزرێنێ بەڵێ ئەمە زانیاری بڵاویکەنەوە چونکەم دیارە کاکە ئێمە زانین داهاتمان چییە و ئەمڕۆ حکومت بەڕاستی کە ئەوێت چاکسازی بکە هەموو تەشەخوفێکی حکومت هەموو ئەوانەی کە ئێستا حکومت ئەوێت ئەو ئاڕاستەی کە خەرجەکانی زۆر کەم کاتەوانێ و داهاتەکانی بەرز کاتەوانێ هەمی بۆ ئەوەیە تەنها ئەو موچەخۆرانەی کە ژمارەیەکی ئەجگار زۆرە و بۆ بە ڕقەمێک ئێستا حکومەتی عێراقیش نایەتە ژێر ئەو بارەوانێ و ڕقەمەکە زیایە هەمووی پەیوەندی بەوەی ئێمە لە ماوەی ڕابردووە بە شێوازێکی زۆر زانستی هاتوون خەڵکمان تەعین کردووە باشە ئێستانا ئەوە 5 ساڵ 6 ساڵە خەڵک تەعین نەکراوە 5-6 ساڵی کەش ئەگەر خەڵک تەعین نەکرێ بەس تێم گەێنە دەرچووی ئەم زانکۆ پەیمانگانە ئەگەر ئێمە ڕێگا خۆش نەکەین کەرتێکی تایبەتی بەهێز لە کوردستانە دروست نەکەین دەیان پرۆژەی گرنگ و استراتیژی بەرهەمێنان لە هەرێمی کوردستانە دروست نەکەین ئەی پێم بڵێ ئەم خەڵکە چی بکات لەکوێ ئیشکات ئەوە بازاڕەکەی کە جەنابتان ئەیبینن بازاڕێکی لاواز و سست بەهۆی ئەوەی کە معاش دواکەوێت بەهۆی کە معاش وەک پێویست نادرێت بازار وای لاتوێستە خەڵک لە ناو بازاڕەوەی کە مارکێتێکی هەیە پێوەی دیارەکە ئیشی نییە ئەوەی کە دوکانێکی جلوبەرگەیە پێوەی دیارەکە ئیشی نییە بۆیە بەدڵنیایەوانێ ئەبێ ئەو ئیرادەیە نەک ببێ بە مەبدە بۆ هەموو لایەک ئەبێ ئێمە ئەو ئیرادەیە دروستکەین کە وەبەرهێنانی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە دروست بێ چونکە بەڕاستی لێت ناشارمانێ ئێمە لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەوەی کە کەمتەر خەمیمان کرد وەک بۆم باس کردیت لەوەی کە یاساکەمان تۆزێ وەک باست کرد یاسای وەبەرهێنان هەموارە کرد تۆزێ باشیکەین وهروەها عەدالەتێکی گەورە پەیڕەوکەین ڕێگا خۆشکەین بۆ کۆمپانیا دەرەکیەکان دەستی حیزب و هەنێک کۆمپانیا دەرێنین لە ناو جەرگەی بازار و لە ناو پرۆژەکانی وەبەرهێنانە چیتر ڕێگا نەدەین بەوەی کە وەبەرهێنەرە بێتە ئێرە فکرێکی جوانی پێبێ بۆ بنیادنان و بژانە و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بانگی نەکەن نیسبەتێکی گەورەی لێوەرگرن بۆ ئەوش نەتوانێت پرۆژەکە جێبەجێ بکات پرۆژەکەی جەدوانەمێنێ ئەگەر ئەوانەمان نەکردایە سە لە هەرێمی کوردستانە سەدان و هەزاران هەلی کارمانێ سەلەم هەرێمی کوردستانە بەرجەستە کرد بوو و حکومەتیش ئەیتوانی چونکەم ئەم لێ خۆشببوونی باجوشتە خۆ بۆ چەندێکە ئەوانەی کە لە 2010 مۆڵەتیان توێسەر لە 2020 لێ خۆشببوونیان نەماوە دوای هەمیە بێ زەریبە بە حکومەت چەندین معماری کارخانەی ڕێکوپێکمان لە کوردستانە دروست کردووە کارخانەی دەرمانمان هەیە بۆ ماوەی 10 ساڵ عەقدی لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقا کردووە هەموو بەرهەمەکانی لە سلێمانی و لە هەولێر و ئەڕوا ئێستانە بۆ بەغا ئیشمان کرد لە کۆمەڵی بابەتی گرنگە ساڵانە لە ساڵەکانی 2006 و 5 هەتا 7 و 8 ساڵی بای 100 ملیۆن دینار بەس ئاو بەرهەمە غازیەکانمان لە تورکیا و لە ئێرانەوە هێنا ئێستا ئێمە ئەوە ناهێنین لە کوردستانە بەرهەمهێنین بۆیە بەحەقەت یعنی کاک حەکیم ناکرێت کۆی وەبەرهێنانی هەرێمی کوردستان ئەوەی کە کراوە ئێمە بڵێن وەبەرهێنانێکی ناتەندروستە و لە هەمان کاتیشا بڵێن ئەوەی کە کردومانە بڵێ ئەو وەبەرهێنان پێویستە بۆ ئەبێ بکرێت ئەگەر ئەو چەند خاڵێکە بۆم باس کردیت نەبووایە بەڕێگر لە بەردەمی وەبەرهێنانە ئێستانە ئەم ستۆدەی تۆ بم شێوازی ئێستا نابوو ئەم پەیامە ئێستا ئەوان نابوو کاک ئێستا ئەوەندە ڕیکلامە بوو بینایەکی ئەوەندە جوانە دروست دەکرد خەڵک وەک تیڤیەکان ئاخر هەچی کەناڵی ڕاگەاندن هەیە بەس لە کوردستانی لێ دەرچێت کە بۆ بە ئەرک بەسەر حکومەتەوانە یاخود وەک ئێوە بۆ بە ئەرک ئێوە ناڵم ئێوە بوون بە ئەرک بەسەر مسلمانانەوانە هەرچی کەناڵ ڕاگەن لە دەرەوە پشت بە وەبەرهێنانی ڕاستەقینە بەستێت کاکە پشت بە ڕیکلامە بەستێت کەناڵ هەیە بە عەکسەوانە ڕیکلامەکانی ئەوەندە زۆرە کاتێک گەزانی ئەم کەناڵە بە زۆرە پێشکەوتن بە خۆی بینێت لە تەوقعات چۆتە دەرەوە بەڵام ئێستا کەناڵە زۆر گەورەکانی کوردستان لەگەڵ ڕێزمان ناوی کەس نایانم هەنێکیان بەڕاستی
بوون بەبار بەسەر حکومەتەوە ئەوانەی تریژ وەک جەنابتانن ئێستانا ینی بە بێئەدەبی لێم قوبوڵ مەکەن بوون بەبار بەسەر موسڵمانانەوانێت چونکە من ئەزانم ئێستا لە هەرێمی کوردستانە بەداخەوانێ بەهۆی ئەوەی کە ئابووریمان تێکچووە بەهۆی ئەوەی بازار جەدوای نەماوانە پرۆژەکانی وەبەرێنان بەداخەوانێ جەنابتانە بینن هەنێ لە کۆمپانیەکانیش ئێستانەوە پێویست ڕیکلامنیان بە تیڤیەکان. سپاس دەکەم ناوبڕێکمە دوای ناوبەرکە دەگەرم بۆ لای بەڕست بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخش دابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە، کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین. 0 411 71 11 0 411 71 11. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە
بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنگی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەزیزان خۆشەویستەکانتینەوە بۆلاتە لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان؟ بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداروەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینە. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بنینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێزکە کە مەلاسین بینە سەر یاسای وەبەرهێنان کوێ پێویستی بە هەموارکردنەوە یاخود ئێستا دەسەڵاتی پرۆژەکانی وەبەرهێنان دراوەتەوە بە پارێزگاکان؟ بەڵە خۆی یاسای وەبەرهێنان ئێستا تاو بووە. دەستی وەبەرهێنان نردوێتی لە ئەنجومەنی وەزیرانە. ئەنجومەنی وەزیرانیش هەموو ئیشەکانی تاو بوو ئەینێرن بۆ پەرلەمان کە چوو بۆ پەرلەمان دوایی خۆ دەزانی یەکەم کە خوێندنەوەی بۆ کراوی هەروەک یاساکانی تر دوای درێ بە لیژنە مختصەکان و ئەوە بەڵام ئەوەش خۆی بۆ خۆی کێشەیەکە. ئێستاش لەناو پەرلەمانە کاک حەکیم هەنێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان ئەوانش ئەو ئاراستە خراپیان هەیە بەرامبەر بەوە بەرهێنەر. ئەبێ ئێمە جارێک تری لێوە بەڕاستی بچین دەست پێ بکەینەوە لۆبی بکەینەوەوانێ. بە تایبەتی ئێمە ئێستا لە پەرلەمانە لیژنەیەکی زۆر باشمان هەیە، لیژنەی وەبەرهێنان و ئاوادانکردنەوەیە. هەنێک خەڵکی باشی تایە. ئومێدەوارین کە ئەو یاسایە چۆ پەرلەمان چونکم بەجددی ئەو یاسای ئێستا هەنێ یاسای وڵاتانی دراوسێمان هەیە کە دەرچوون تازە دەرچوون بە ئێرانیشەوە بیگرە بە وەزعی کە هەیەی سەڵتانی عەمان یاسایەکی زۆر باشی دەرکردووە، سعودی یاسایەکی زۆر باشی دەرکردووە. بەس دەڵێن ئەو امتیازانەی کە لە یاسای وەبەرهێنانە لە کوردستانە لە شوێنی تر نییە. بۆ نمونە وەبەرهێنەرێک بۆ نمونە شوقە دروست دەکات زەویەکەی بەلاش پێ دەدەن لێ خۆشببوونی هەیە. من لێرە داواکەم بۆ نمونانێکیان دەڵێن زەویەکانیان دوای دەفرۆشنەوە. بەعکسەوە من لێرە داواکەم نیشتە جێبوون لە وەبەرهێنان هەر بێتە دەرەوە. نیشتە جێبوون وەبەرهێنان نییە. من وەبەرهێنەری نیشتە جێبوونم. چەند سێکتەرێک ئایشم کردووە نیشتە جێبوون یەکێکە لە ئیشە سەرێکیانم. بەس نیشتە جێبوون لە کوردستان نەکرا بۆ وەبەرهێنان. ئەینا خۆی وەبەرهێنان نییە نیشتە جێبوون. نیشتە جێبوونە بێ خۆی دەستگایکی خۆی بۆ دروست کرێ. من باسی شتەکانی ترەکەم باسی کشت و کاڵەکەم پیشەسازی گەشت و گوزار. من هیوادارم لەم یاسا تازەیە ئەو یاسایە وا داڕژێتەوەوانێ کە مستەسمیر وەک تاوەتەرزە ڕووکاتە هەڵەبجە، ڕووکاتە مەدینە شۆڕش، ڕووکاتە سموت، ڕووکاتە منتیقەی سۆران ئاکرێ ئەو شوێنانەی کە پێشتر لە ڕژێم پێشوا بەرکەوتون. یاساکە ئێمە بەڕاستی وانەی کە ئەم یاسایە نەچێتە بەردەم لە پەرلەمانە حەقی خۆیەتی ئێمەوە کەرتی تایبەت وەک وەبەرن بانگمان کەن ئێمە هەنێ یاسا خێنە بەردەمیان چونکم یاسا تازەکردنەوەی یاسا بۆ چییە؟ بۆ ئەوەیە وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە زیاکایان بۆی کۆتایی وەبەرهێنان بێ. ئێمە حەزەکەین یاسایەکی ڕێکوپێک لە کوردستانە دەرچێ بەرژەوەندی گشتی تا ڕەچاو کرابێ بەڵام هانی وەبەرهێنان شتیا بێ بۆی وەبەرهێنەر بێنە وەکو دەسەڵاتی پرۆژەکانی وەبەرهێنان ئێستا دابەزیوێتەوە بۆ پارێزگاکان لە سلێمانی خۆی دەسەڵات هەیە لە پارێزگاکان. ئەزانتی کاک حەکیم
ئەم مۆزوعی لا مرکزیە قسە زۆر هەڵەگرێ باش هەموو شوێنێک هەموو جێگایەک ئەگەر دیەکیش بێت ئەگەر ناحەیەک بێ ئەگەر قەزای بێ ئەگەر شارێ بکە حەزەکات دەسەڵاتێکی ڕەهای خۆی هەبێ وشەی لا مرکزی ئێمە هەر وشە عەرەبیەکە بەکارێن تۆ هیچ نەدۆزیێتەوە بۆ کوردیەکەی ناوەندێتی ها ناوەندێتی باشە نا بۆ ناوەندێتی نا لا مرکزی جا من تو هەردووکمان کاتی خۆی لاوە چەفەقێ بووم لە مزگەوتا لە وشەی لا تێگەشتوین لا مرکزی باشە ئێمەش لەگەڵ ئەوین بەڵام ئەمەش ئاگادار بە خەڵکیش لەگەڵ ئەم مەوزوعی لا مرکزی یاسە بۆ بە دوو بەشەوە ئەمەد بۆ بازەکەم با جوان لێ تێ بکە لا مرکزی ئەگەر ئەو حکومەتە خۆجیەتی کە هەیە دام و دەستگاکانی ڕێک و پێک بن بەرژەوەندی گشتی جێبەجێ بکەن و هەوڵ بۆ ئەوە بن کە داهاتی ئەو شارە بەرزکەنەوانی و هەروەها داهاتەکەشی لە خۆیان خەرجکەنەوانی و پرۆژەی ڕێکوپێکی تیا جێبەجێ کرێ هەمومان ئەڵێن ئامنتو بالله داوا ئەکەین دەنگمان بەرزەکەینەوە کە ئەم لا مرکزیە جێبەجێ بکرێ بەڵام ئەگەر لا مرکزیش جارێکی تر بۆ بەرژەوەندی چەند کەسێک بێت و احترامەیە بۆ جەنابەت لا مرکزیەکە بۆ ئەوە بێت یعنی لە جیاتیەوەی مەسەلەن احترامەیە ئەم قسە ئەکەم ڕووی دەم لە هیچ کەسێک نییە زەویەک لە ناو شارە زەویەکی ڕێکوپێکی پڕ بەیاقی شارەکە بەشەوە ڕۆژێ ڕێکوپێک بکرێت و نەمێنێت و بچێتە لای ئەم ئەو لەبەرەوەی دەسەڵاتمان هەیە لێرە جێبەجێ بکرێ یاخوا ئەو لا مرکزی هەر نەبێ ئەگەر لا مرکزی بۆ ئەوە بێت ئێمە بە ئارەزوی خۆمان دەواازە داراییەکانمان بۆ بەرژەوەندی خۆمان بەکاربێنین و بە ڕۆژی نیوەڕۆ ڕۆژانە سەدان جۆر قسە بکرێت لەسەر خاڵە سنووریەکانمان و لەسەر مەتار و لەسەر چی لە لا مرکزی نەبێ باشترە ئەگەر لا مرکزی بۆ ئەوە بێت تەنها چەند کەسێکی دیاریکرا و سوود لا مرکزیە ببینن نابێ و لا مرکزی هەبێت بەڵام ئەگەر لا مرکزی بۆ ئەوەیە نەعەدالەتی نەمێنێ لە مابینی پارێزگاکانە سلێمانی شارێکە بە مانای وشێمەتوانین ئیشی تیا بکەین ئەستەن لە عێراقا هیچ شارێ بەقەدەر سلێمانی گونجاو نییە بۆ ئەوەی وەبەرهێنانی ڕاستەقینەی تیا بکەی سلێمانی توانی بکەی بە شارێکی پیشەسازی مەجالێکی زۆر گەورەیە و لە سازی پیشەسازی هەموو عێراق لە سلێمانیایە سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و دەبەری ڕاپەڕین ئەتوانی بیکەی بە شارێکی گەشت و گوزاری لە هەموو دنیاوە گەشت و گوزاری وەبێنێنەک لە شارەکان تری عێراقەوانێ کشتتوکاڵ لەم منتیقەیە ئەوەندە سەرکەوتووە مەگەر خوا بزانێ هەموو بەهاواقیعەکانی ئیسسماری ڕاستەقینە لەم شارەکە ئێمە هەیە بەڵام ئێمە چێە ئەو وعدەمانەیەتەیە ئایا دەسەڵاتدارانی ئەم شارە حیزب و لایەنە سیاسی دەسەڵاتدارەکان بە تایبەتی ئەمڕۆ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئێمە ئەزانین محافظ دەورێکی زۆر باڵا بینێ ئەنجومەنی پارێزگا زۆر دەوری باڵا بینێ حیزبەکان بە تایبەتی ئەمڕۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەم دەڤرە دەسەڵاتێکی گەورە ڕەهایە زۆر دەورێکی باڵا ئەبینێ مەسەلەن گۆڕان ئەتوانێت دەور ببینێ لەم بابەتەیە ئەتوانن مەسەلەن ئەو بەڵێنە واقعیە ئەخلاقیە بن بە خەڵک ئەگەر لا مرکزی بگەڕێتەوانێ بۆ ئەم شارە بە هەموو لایەکمان ئێمە مەحسوبێت نەمێنێ دەستی ئەو کەسانە ببڕین کە ئەیانەوێت سووی سوادە لا مرکزی بکەن لا مرکزێکە بۆ بەرژەوەندی شار بێ ئەبێ هەمومان مەمنون بین دەنگمان بەرزکەنەوە دەنگمان بکەن بە یەک دەنگ لا مرکزی بگەڕێتەوانێ دەسەڵات بگەڕێتەوانێ چونکەم ئێمە چەند ساڵێک لا مرکزی ڕێکوپێ هەبوو لەم شارێ ئێمە ئاگادار بە دەیان مۆڵەت درا دەیان مۆڵەتی گرنگ درا چەندین معمەل و خەستەخانەی ڕێکوپێک و ئوتێلی ڕێکوپێک دروست کرا بەڕاستی سلێمانی بژایەوانەیە ئەو دووسێ ساڵی کە لا مرکزی بۆ سلێمانی پەیڕەو کرا لە سەردەمی کابینەی هەڵم نەکرد بە وازانێکم حەوتا بوو بەڵام ئەگەر لە منی وەبەرهێنەرە پرسی من نامەیە من هەم ڕۆژە بچم بە هەولێر و بێمەوە ئێستا هەموو دەسەڵاتەکان لە هەولێرن بەڵام هەموو دەسەڵاتەکان لە هەولێرن تەنها هەنێ دەسەڵاتی سەرەتایی نەبێت لە بەڕێوەبەرەتی گشتەکانە ئەزووکو هەر یەکسان ئێستا هەر یەکسان هەیە بۆ پرۆژەکان یاخود ئێستا شەر دەبێت پشکێنەیە بۆ نمونە لە بواری کارەبایە نازانم لە بواری سوتەمەنیە لە هەموو بوارەکانی تر ئەگەر وەبەنێ کشت و کاڵا گەشتیاریە ئەگەر هەر یەکسان هەبێت دۆخی کوردستان دارایەکە نەخێر هەر یەکسانیە لە کوردستانە هەر یەکسانیە لە کوردستانە بە پێچەوانەوانەیە من بۆم باس کردیت ئەگەر مەحسوبێت لە کوردستانە نەمێنێ ئەگەر حیزب و لایەنە سیاسیە دەسەڵاتدارەکان و جارجاریش بچکۆلەکانیش بۆ خوارەوە باشە واز بێنن لە بازار واز بێن لەوە بەرێنان واللهی هەرێمی کوردستان 4 ساڵی پێویستە بۆی بێتە سەرسکەی خۆی پێویستی بە هیچ کەسێک نییە ئەگەر خەڵک ترسی نەبێت بێ بە بێترس پرۆژە جێبەجێ بکە بانگی نەکەن و سڵحی لەگەڵا نەکەن طبعا بۆ معلومات لە هەموو کوردستانەوە هەیە لە زاخۆ هەتا ئەو کۆگاتە کفری من لەسەرما
کە ئێستا نەقساکەم احتیمالی هەیە ئەمە یعنی بەواقعی پێ دەڵم کاک حەکیم من خۆم مستەسمیرم ئیشم کردووە هەموو پرۆژەکانیش کە دروستم کردو پرۆژەی لۆ کۆستم دروست کردووە هیچ پرۆژێکی خانوم دروست نەکردو بۆ دەوڵەمەند هەموو خانۆکانم لە هەڵەبجە ئیشم کردووە بەرکەوتەی کیمیاویە لە مدینە شۆڕش ئەنفالە لە سمود ئیشم کردووە ئەنفالە لە کۆی ئیشم کردووە ئەنفالە من ئالۆ شوێنانە ئیشم کردووە بەڵام بەدڵنیایەوانێ من ئەم قسە ڕائگەێنم لێرە و ئەم ڕۆژش ڕوو ئەم ڕۆژ لە کۆبنەوەکەمانە زۆر بە ڕاشکاوی بە بەرز سەرۆکی دەستی و بەرهێنانمان وت بەڵێ زۆر جار تەبعەن ئاگادار بە کەسایەتێ یەکەمەکانی حیزب ئاگان لە من نیە زۆر جار بەڵام لە خوارەوانێ هەنە خەڵکن و ئێمەش دەنگمان ناگاتە لە کەسایەتێک یەکەمەکان زۆر جار و زۆر جار حەزەکەم بزانێتی احتیمالی زۆر زۆرە هەنێشت هەیە من و حەز دەکەم تەوافقی سیاسی لەسەر کراوە تەوافقی لەسەر کراوە لە بینی حیزبەکانە لە بینی حیزبە گەورەکانە ئەوانەی کێسە لە حکومەتی هەرێمی کوردستانە هەن تەوافقیان کردو لەسەر ئەم بابەتە ڕێکەوتون لەسەر ئەم بابەتە هەنێ جومگەی ئەساسی ئابووری هەرێمی کوردستان هەیە کاکە یعنی خۆ ئەگەر من نێڵم تۆش ئەیزانی بەس ئەیڵێم قەیناکە تۆوا پێ خۆشە بەڵە قۆرەخ کراوە نەجاتی نادرێ یعنی من باسی گرێبەستەکانم بۆ کردی هەنە لە گرێبەستەکان پێیان ناتوانن پیا بچنەوە یاخۆ بڕار نادەن پیا بچنوانێ بۆ دڵنیا بە گرێبەست هەیە بە دڵنیایەوە بەرپرسێکی گەورە لە پشتی و گرێبەستەوەیە بەڵام ئایا ئێستا کەس هەیە لەم شارەی من و توایە ببێ بە مدیر عام ئەوەندە بەهێز بێت ئەگەر بەرپرسێ تەلەفۆنی بۆ کردی مۆڵەت مەیە بۆ پرۆژە ئەو بڵێ بەڵە بەسەر چاو یاخود بە مانایەکی تر ئەگەر بەرپرسێ ویستی گەندەڵێکی پێ بکە ئەو بڵێ نایکەم ئەتوانێت جواب بکە باش من ئەگەر بەیانی بمکەن بە بەڕێوەبەری گشتی لە یەکێک لە دایرەکانی حکومەتە بەرپرسێ تەلەفۆنم بۆ بکە بڵێ بێ ئەویشە جێبەجێ بکەی جێبەجێ یەکەم چی بکەم مەسەلەن مشکلەکە لەوایە ئەمە هەمی پەیوەندی بە بەو دۆخەناسە قامگیریەیە کە لە ڕووی قانونەوانە لە ڕووی یاساوە خەڵک مەسەلەن تۆ جەنابە دەیبینی یعنی ئێمە باسی سەرتاسەری کوردستانەکەین چەندین پرۆژەی گرنگ و استراتیجی هەیە لە هەولێر بڕیار لەسەر دراوە جێبەجێ ناکرێ ئێستا بۆ جێبەجێ ناکرێ بەڕاستی ئێستا ئەوە سەرۆکی حکومەتە ئەبێ پرسێتەوانێت چەندین پرۆژە هەیە هەموو شتێکی تەواو بۆ پرۆژەکان و پرۆژەکانی زۆر گرنگن بەڵام جێبەجێ ناکرێ لە دوهۆک بە هەمان شێوە لە سلێمانی بە هەمان شێوە و بەرهێنەرێک معقولە دوای پرۆژێ بکەوێ بۆ هەڵەبجە ساڵی نوێ 2 ساڵ بە دوای ماڵەتی پرۆژەکەوێ بێ بۆ هەڵەبجە ئێمە بێ خوامان بێ یەکێک بڕوا لە هەڵەبجە بەس بەردێ بخاتە سەر بەردێ ئەمانە هەمی پەیوەندی بە وەزعی سیاسی کوردستانەوە هەیە ئەگەر هەرێمی کوردستان ئازاد بکرێت ئازاد بکرێت لە هەنێ دەست کە بەڕاستی ئەو دەستانە دۆست و دڵسۆزی ئەم هەرێمە نین ئازاد بکرێ هەرێمی کوردستان تەنها 4 ساڵی بۆچی پێویستە بۆ ئەوەی ببێ بە خاوەنی ئابووری خۆی بۆی ژەرخانی ئابووری ببوژێتەوانێ بۆی سەدان هەزار هەلی کار بێتە پێشەوە لە هەرێمەکەمانە بۆی پێویستیمان بە بەغانە بێت و ئەوەندەش بەڕاستی ئەمە هەنێ لێدوانی هەنێ پەرلەمانتاری بەڕێز دەبینین لە بەغا شەرم لە خۆمانەکەین یعنی بەعزێ جار ئەوانە حاقدن ئەوانەی کە ئێستا لە بەغایە هەنێ حقدیان هەیە بەرامبەر بە کورد هەروانن کە لە زمانی سەداما ئێمان کیمیابارانە کرد کە ئێمان ئەنفالە کرد ئەگەر نا ئەمە هیچ پێویستیمان بەغانێ بەغا پێویستیماندڵی نەبێ ئێستاشی مە پێویستمان بەغدایە ئەگەر تاڵانی خاڵە سنووریەکان نەبێ نەوت نەبێ بواری نازانم بۆ من هەر لەسەر بابەتەکەی خۆم ئیژەکەم هەمومان ئێمە تەڵان ئێسەوە حیزبێکی معارەزن ئەم شەو ئاوڕشێنی دڵتانەکەن من جوێن بە دەسەڵات بەم و باسی دەسەڵاتکەم بەس من ئەوە ناکەم ئێمە هەمومان لە کوردستانە ئەوانەی کە لە ماوەی ڕابردووە بە کۆمەڵی ئیسلامیەوانێ بە یەکگرتووی ئیسلامیەوانێ بە گۆڕانەوانێ بە حیزبە گەورەکانەوانێ بە یەکێتی و بە پارتی و هەمومان مقەسیرین لەسەر ئەم دۆخی کێسە لە هەرێمی کوردستانە دروست بووە کاتێک کە مزاهرە دەستی پێکرد تۆ جۆگرە ئێمەش مقەسیرین کۆمپانیەکانی ژۆبەرنان کە مزاهرە دەستی پێکرد هەمووی بەبێ بە یەک چاوسێری کرا هاتیشن بۆ ئێمە خۆ کۆمپانیایکی ئێمەش پێوە بوو بەخوا 3-4 ڕۆژەکەی بخانە کۆمپانیەکانی ئێمەشان هەمیە سووتان و بێ ئەو حەقەش بین بە خەڵک ئێمە ئێستا نازانی کاک حەکیم بەرنامەیەکەکەین لەسەر چی لەسەروی دۆخی ئابووری هەرێمی کوردستان چۆن باشکەین بەڵام بە دڵنیایەوانێ ئەبێ ئێمە هەمومان ئەم ڕاستی ئاشکرا بکەین هەمومان بڵێن ئابووری هەرێمی کوردستان پێویستی بە ئازادکردنێکی واقعی هەیە دوپتارم زۆر بە کورتی سەبارەت بە پرۆژەکانان دێک خاوەن پرۆژەی کە بەڕێستن نازم شاری ئەوین و کۆمەڵێک پرسیاریان کرده بوو گلیان هەیە لە خزمەت گوزاریەکان خزمەت گوزاری وەکو پێویست نیە لە شوێنەکانی تریش هیچ بەڵێنێکیان پێ دەدەیت شاری ئەوین ئێمە نییە مستەسمیرێکی ترە بەڵام بەدڵنیاوانێ ئەو خزمەت گوزاریانەش دوو بەشن خزمەت گوزاریەکیان ئەو خزمەت گوزاریانان ئەبێ حکومەت بیکە ئەمە ئەبێ حکومەت بەڵێن بە ئەوەی تریشی کە لەسەر مستەسمیرەکانە من داواکەم هەر هاوڵاتیەک ئێمە ئۆفیسیەکێتی و بەرنانی کوردستانمان هەیە ئەگەر کێشە و گیرروگرفتیان لەگەڵ هەر مستەسمیرەکە هەیە نەک لەگەڵ کۆمپانیەکە ئێمە داوایان لەکەن پەیوەندیمان پێوە بکەن بەدڵنیاوانێ ئێمە بە دوواداچوونەکەین و ئەمڕۆژ ئەو بابەتەمان لەگەڵ دەستی و بەرهێنان یەکلایی کردوتەوانە ئینشاءڵڵا لەمە دوا دۆخێکی باشتر پێشتریشدان تەمەوە ناو غەدرتان لێ کردبوون لە یەکانی شتە جێبوون لە هاوڵاتیانە
مستەسمیرەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر دادگایی بکرێن لەسەر ئەو بابەتە هیچیان بەبێ تاواندەر ناچن بە مەلایاسینیشەوە زۆر پێخۆش بوو. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز یاسین محەموود وتەبێژ یەکێتیەوە بەرێنان سپاس دەکەین کە لەم بەرنامەیە لەگەڵام سپاس بە بینەرانی وەرە سپاس بە هاوکاران خواتان لەگەڵ.